مامۆستاگیان بۆ پێی کە پێشتریش باسمان کرد جەنابوو ماوەیەک تەمەنێکی بەرچاو لە خزمەتی مەرحوم جەنابی مامۆستا مەلا عوسمانە بوویت لە ڕووی فکریەوە بەدەر لە بابەتە زانستیەکان بۆ خۆتە زانی مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ داینەمەیەکی سەرەکی بزافی ئیسلامی بووە لە کوردستانە لە ڕابردوو تا چەند جەنابتان سوودمەند بوون لە جەنابیان. مامۆستا مەلا عوسمان هەزار ڕەحمەتی خوای گەورەی لێبێت. ئەتوانم بڵێم ئەو قسە کە ئەڵێ بەقیەت السەلەفی وەزینەت الخەلەف لە ناو عولەمای سەلەفە مامۆستایەکێک بوو لەوانەی کە ما بوانێ لەسەر مەسلەک و ڕێبازی عولەمای سەلەف و لە ناو عولەمای خەلەفیشە زینەت و جوانی هەموو زانایانی خەلەف بوو. مامۆستا وێنایەکی ئەوەندە جوانی هەبوو پێم وایە ئەوەی کە لە ژیانیا مامۆستای بینی بێت مامۆستای خۆشویستووە و وەکو بڵێ یەکەم جار مامۆستا چۆتە دڵیەوە. ئێمە کە لە ناوەڕاستی حەفتاکانە بووینە فەقێ لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا عوسمانە. مامۆستا مەلا عوسمان بێجگە لەوە پیاوێکی زانا بوو، پیاوێکی زۆر عاریف و مڕەبی بوو. هەوڵی ئەدا هەنگاو بە هەنگاو قۆناخ بە قۆناخ فەقێکانی لە ڕووی ئەخلاقی جوان و لە ڕووی خوڕەوشتی جوان و لە ڕووی بەهای جوانەوە فەقێکانی پەروەردە بکە. بێجگە لەوەیش کە لە ڕووی ئەخلاقەوە فەقێکانی پەروەردە ئەکرد هەوڵیشی ئەدا مامۆستا لە ڕووی حرەکەت و دەعوەوانێ هەر فەقەیەک نەبێت و سبەینێ ئیجازە وەرگێت و بچێتە شوێنێ تەنها و تەنها کاری مەلایەتی بکە. مامۆستا حەزیە کرد فەقێکانیشی لە ڕووی وەکو بڵێ کاری حرەکەتی و کاری دەعوە و کاری بانگەوازەوە فەقێکانیشی پەروەردە بکە. بۆیە مامۆستا لەسەر هەر سێ چەمکەکە، لەسەر لایەنی زانستی عیلمی، لەسەر لایەنی ئەخلاقی و خوڕەوشت و بەها جوانەکان و عیرفان و لەسەر لایەنی چەمکی دەعوە و حرەکە مامۆستا فەقێکانی پەروەردە ئەکرد. بۆیە ئەتوانم بڵێم ئێمە کە چاومان کرایەوە، کە عەقڵمان کرایەوە، کە هۆشمان کرایەوە، کە تێگەیشتین خۆمان خەریکی چین، بۆچی ئەخوێنین، ئامانج لەم خوێندنەمان چییە، من پێم وایە لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانەوە لەوێەوە سەرچاوی گرتووە. بۆیە من ئەتوانم بڵێم بەشێکی باشی ژیانم نزیکی 13 ساڵی ڕەبەق لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانە بووم. مامۆستا مەلا عوسمان هەر وەکو دەرسی کتێبەکە من لە عەبدوڵایەزیەوەی چوومەتە خزمەتی مامۆستا مەلا عوسمان. وەکو مەسەلەن ئەهات دەرسی عەبدوڵایەزی پێ ئەوتین لەگەڵ دەرسی ئەو کتێبە عیلمیەکانیشە مامۆستا کۆمەڵێ شتی کتێبی جوانی پێ ئەوتین. مەسەڵەن یەکێک لەو کتێبانەی کە لە یەکەم جارە مامۆستا بە دەرس بە ئێمەی گوت کتێبی ئیلە شەبابی ئیمام حەسەن بەنا بوو. ئەم کتێبەی بە جوانی لە ئەووەڵەوە هەتا ئەخیر من لە خزمەتی مامۆستایە ئەو کتێبم لە ناوەڕاستی حەفتاکانە بە دەرس خوێندووە. هەموو ڕۆژێ ئەو دەرسانیشی کە ئەم خوێند تەرجمەیشمە کردەوە بە زمانی کوردی بۆ کوردی ئەو زمانی کە خۆم ئەمزانی. بەڵێ بێجگەلەوە مامۆستا ئوسولی عشرینی ئیمام حەسەن بەنای پێ ئەوتین. کۆمەڵێک کتێب کە لەو زەمانەیە زۆر زۆر ضروری بوو لە ڕووی سەقافیەوانێ، مەسەڵەن کتێبی ڕۆحالدین ئیسلامی عەفیف تەبارە، کۆمەڵێک کتێب کە هەم لە ڕووی دەعەویەوە، هەم لە ڕووی فکریەوە، هەم لە ڕووی حرەکەتیەوە، هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە ئیستیفادەمان لێ کرد. جەنابی مامۆستا وەکو بڵێ لەو کتێبانیشی بەدەست پێ ئەوتین، بە تایبەتەی کتێبەکانی فەتحیە کون کە لە ڕووی دەعەوی و لە ڕووی حرەکیەوە ئیشی لەسەر گەنجانە کرد. بۆیە ئەتوانم بڵێم من وەکو لە ڕووی علمی و پەروەردەیەوانێ بەڕاستی لە جەنابی مامۆستا ئیستیفادەم کرد بۆ یەکەم جاریش لە ڕووی حرەکەتی و دەعەوی و وەکو سەقافی و ڕۆشنبیریەوانێ ئەتوانم بڵێم متأثیر بووم بە جەنابی مامۆستا مەلا عوسمان و فکری مامۆستا مەلا عوسمان و
ئەوانەی کە مامۆستا مەلا عوسمان پێوتینەوە. مەسەڵەن بۆ نمونە مامۆستا مەلا عوسمان بێجگە هەموو ئەو دەرسانە هەفتانە دەرسێکی تربەوی بۆ دانابین. مەسەڵەن چۆن لە مزگەوتی شافعیە هەموو بەیانەیەکی جمعە سعات 8 مامۆستا مەلا عوسمان هات، مامۆستا عومەر ڕێشاویش ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ یا ئاهات مامۆستا مەلا عوسمان دەرسێکی ئیحیا علوم الدینی پێ ئەوتین قسمی مهلیکات. ئەی فەرموو پێم خۆشە ئەم بەشە هەموو کەسێک بیخوێنێ و بیزانێت. مامۆستا عومەر ڕێشاویش هەموو هەفتەیەک 10 ئایەتی پێ لەبەرە کردین و ئەو 10 ئایەتەیش کە ئەمان خوێند بە تەجویدیشەوە دەرسێکی تەجویدی بۆ شەرح کردین. ئەمە بە درێژایی هەفتانە و مانگ و ساڵ مامۆستا لەگەڵ مامۆستا عومەر ڕێشاویە لەسەر ئەمە بەردەوام بن، هەم یعنی هەم وەکو لایەنی عیلمی، هەم وەکو لایەنی ئەخلاقی، هەم وەکو لایەنی پەروەردەی و ڕۆحی و ئیمانی مامۆستا ئیشی لەسەر فەقێکانیە کرد. بەڵێ مامۆستا تەبەن هەر ساڵی هەفتاکان ئەو کاتەی تر تەمەنی تۆ لە هەڵەبجە بێت و لە خزمەت مامۆستا مەلا عوسمان ئابید بۆ خۆ دەزانی ئیخوانیش لە جوڵە و لە چالاکییا بووە لە هەڵەبجە بەتایبەت. بەڵام تۆ سەرەتاوە بزانم لە ڕێگەی مامۆستا سدیق عەبدولعەزیز برای جەنابی مامۆستا مەلا عوسمانەوە ئاشنابی بە ئیخوان. وابزانم ڕۆژێک مامۆستا مەلا عوسمان نامەیەک و پیانێرێ بۆ مامۆستا سدیقی برای ئیتر دوای ئەوە لە ڕێی مامۆستا سدیقەوە کەمکەم دوایەوەی کە ئەزانێ جێگەی سیقە و متمانەیت ئاشنابی بە ئیخوان. ئەگەر باسێکەوەم بۆ بکەیت چۆن بووە سەرەتا؟ ئێمە 3 فەقێ بووین لە هەڵەبجە. من لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا عوسمانە فەقێ بووم لە مزگەوتی شافعی. لە مزگەوتی کانی عاشقانیش 2 فەقی لێ بوو، کاک مەلا نازم کە ئێستاکە لە حەیاتا ماوە، مامۆستا فەرەیدون کە ئێستا لە کوردستانی ئێرانە. ئەم سیانە هەرسێکمان هاوڵ بوون پێکەوە. ئەو دوانە لە کانی عاشقان بوون لە خزمەتی مامۆستا مەلا ساڵح، منیش لە خزمەتی مامۆستا مەلا عوسمان. بەڵام بەردەوام پەیوەندی و سەردان و عەلاقەمان پێکەوە هەبوو. ئێمە لە ڕوانگەی کتێبەکانی ئیخوانە و ئیخوانمان ناسی بوو، بەڵام کەسمان نەئەناسی کێ ئیخوانە. هەوڵمان ئەدا ئەو سیفەتە جوانانەی کە لەو کتێبانە هەن لە ژیانی ڕۆژانەی خۆمانە بەرجەستەی بکەین. بەبیرم بێ سەرەتای شۆڕشی ئیسلامی بوو، تازە ئیمام خومێنی هاتبۆوە نەهاتبۆ ئالە و سەرەتایە بوانێ. عەسرێک دوای نوێژی عەسر مامۆستا کتێبێکی پێدام لەگەڵ نامەیەکە بۆ مامۆستا سدیق، فەرمی ئەمە بەرە بۆ سدیقی برا. کتێبەکەیش مەبیر دێ ئەو کتێبی مزەکرات دەعوە داعیە بوو، ئەبوو حەسەنی بردم بۆ کتێبی بۆ سدیقی برام بۆ ماڵەوە. منیش کتێبەکانم هەڵگرت و جوان خستمە باخەڵمەوە، چونکە زمانەکە وەکو بڵێ زمانی بەعز بوو، ترس بوو، خسبیشی زەرفێک و خستمە باخەڵمەوە و چوون بۆ ماڵی مامۆستا سدیق. تەقمدا لە ماڵی مامۆستا سدیق، مامۆستا سدیق معەلیم بوو ئەو کاتە، تازە لە مەکتەب هاتبۆوە، ئیشتا وەکو بڵێ چاکەت و پانتۆڵی لەبەرا بوو، سەری ڕوود بوو بە چاکەت و پانتۆڵە، مامۆستا بە زۆری جلی کوردی و جامانەیە کرد لەسەر، بەس لە مەکتەب هاتبوو دەرسیەوتەوە، ئیشتا چاکەت و پانتۆڵەکەی دانەکەنی کە تەقم لێدا درگاکەی کردەوە. هەیوانێکی خۆشیان هەبوو دەمەوە عەسر لەوێهایە، چیان لێ نابوو سماوەر و مامۆستا فەرمی وەرە ژوورەوە دانیشە. چوم لە خزمەتی مامۆستایە دانیشتم، شتێک 2-3 لاپەڕە بوو لەسەر شۆڕشی ئیسلامی، شتێکی جوان نووسرا بوو. مامۆستا فەرمی من تازە هاتوومەتەوە لە مەکتەب بانگی عەسری داوە، هەتاوەکو نوێژی دەستنوێژە گرم و نوێژی عەسرەکە ئەکەم، حەزەکەم ئەمن بۆ بخوێنیتەوە بخوێنەوە. 2 لاپەڕە بوو، منیش بە وردی خوێنمەوە، پێم شتێکی جوان بوو، 2 جار خوێنمەوە هەتا مامۆستا نوێژی کرد. دوایی کە مامۆستا لێ بۆوە فەرمووی چی تێگەیشتووی، حەزەکەم 2-3 خاڵم بۆ باسکەی. دیارە منیش 2-3 خاڵم لەسەر ئەو شتە بۆ باس کرد. ئەمە چۆنە؟ مامۆستا خاڵەکانی پێجوان بوو، وەکو بڵێ هەستی کرد کە وەکو بڵێ ڕۆحێکی حەرەکی و دەعەوی و ئەم شتانەمتیایە. فەرمووی پێم خۆشە کە ئێمە هەفتەی جارێک سەرێکم لێ بدەی پێکەوە بەعزێ شت هەیە گفتوگۆی بکەین. ئەوە ئیتر ئەتوانم بڵێم ساڵی 1978 بوو. ئەوە سەرەتای ئەوە بوو کە ئیتر وەکو بڵێ من گەیشتم بە مامۆستا سدیق. مامۆستا سدیق خوای گەورە لێی خۆش بێ، خوا لێی ڕازی بێ، هەموو هەفتەیەک من جارێک دەچووم بۆ خزمەتی. مامۆستا سدیق بۆ ماوەی 6 مانگ 1 ساڵی ڕەبەق ئێمەی پەروەردە ئەکرد لە ڕووی سەقافی ئەوانێ. مامۆستا
طبعا لەو کاتە لە هەڵەبجا چەند کەسێک هەبوون کە لە ئیخوانە چالاک بوون وەکو سەرکردەیەک دەوریانە بینی هیچ لەوانە مامۆستا عومەری ڕەشاوی بوو مامۆستا سدیق بوو طبعا بەڵام وەبزانم هەر لەو کاتەیە جۆرێک لە ناکۆچی لە بینی ئەم کەسایەتیانە ئەبێ بەڵام ناکۆچی زۆر گەورە نا جەناب و خەوێکە بینیت لە خەوەکە پێی بەم ناکۆچیانە بەی ئەوەنەی بیر و بێوەبزانم ئەو خەوەی کە جەناب و ئەیبینیت هەر بە ئاماژە پێتەوترێت کە ئەم دوو کەسایەتیە جۆرێک لە ناکۆکی فکری لە نێوانیانە هەیە کە بەداخەوە و ناکۆچیانە ڕەنگە بڵێم تا ئێسش لە ڕووی فکریەوە لە ڕووی شێوازی ئیشکردنەوە هەر بەردەوامە ئەوەنەی بیر و بێ ئەو ناکۆچیانە لەسەر چی بوون یا چارەسەریان بۆ دانە ئەنرا لە ڕۆژانە دوای ئەوەی کە تۆ بۆ باسکردن ئەگەر بکرێ باسێکیەوەم بۆ بکەیت ئێمە هەستمان بە هیچ ناکۆکیەک نەدەکرد لە سەرەتای کارەکانمانەوە وامان ئەزانی کە کاری ئیخوان وایە کە نابێت کەس بناسێت لەو کاتەیە لە هەڵبجا سێ چوار کەس دەوری زۆریان هەبوو یەکێک لەوانە بنەماڵی ڕێشاویەکان کە مامۆستا عومەری ڕێشاوی و مامۆستا ئیبراهیمی ڕێشاوی بخوا لە هەردووکیان خۆش ببێت یەکێکی تر لەوانە مامۆستا حەسەن شەمێرانی و مامۆستا عەلی موحەممەد و ئەمانە کە ئەوانش ڕۆڵێکی جوانیان هەبوو لەوێدا و دیارە مامۆستا سەلاحەدین ئیتر ئەو کاتە ئەو کوردستانی بەجێ هێشت بوو چوو بۆ کوردستانی ئێران ئەمانە ڕۆڵێکی جوانیان هەبوو من بە حکمی ئەوەی کە لە هەڵبجە لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانە بووم لە مزگەوتی شافعی مزگەوتی مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عوسمانیش وەکو میحوەرێک وا بوو بۆ هەموو خەڵکە ئیسلامیەکانی ئەو دەڤەرە هەمویان سەریان لێ ئەدا لە مامۆستا عومەر ڕێشاویەوە لە مامۆستا ئیبراهیمەوە لە مامۆستا جەعفەرەوە لە مامۆستا محەممەد عەبدوڕحیم و مامۆستا حەسەن شمێرانی و هەموو مامۆستایانی تر ئەهاتن سەریان لە مامۆستا مەلا عوسمان ئەدا بەڵام من شەخصی خۆم هەستم بە جیاوازیەک لە نێوان بۆچوونەکانی مامۆستا سدیق و بۆچوونەکانی مامۆستا عومەر ڕێشاوی و ئەو کۆمەڵە مامۆستایی ترا ئەکرد هەستم کرد کە دوای ئەوەی ئێمە دیارە پێشتر لای مامۆستا مەلا عوسمان و مامۆستا عومەر ڕێشاوی دەرسێکی ئاوا هەفتانەمان هەبوو هەستم کرد کە من ئەچم بۆ لای مامۆستا سدیق و ماوەیە کە ئامەشەوی مامۆستا سدیق ئەەکەم وەکو ئەو مامۆستانی تر بە جۆرێک لە جۆرەکان چوونەکەی منیان پێ باش نییە یا بە جۆرێک لە جۆرەکان بەعزشت تێ ئیتر وەکو بڵێ لە منی ئەشارنەوانێ منیش خەوێکم بینی لە خەومە ئەمە یعنی وەکو بڵێ لە دڵی خۆما لای کەس ئەمەم ئاشکرا نەکرد بوو لە زۆر بەو وەسع بێتاقەت بووم حەزم لێ نەبوو یعنی حەزم زیاتر لە جەوێکی ڕۆحی و ئیمانی و عیرفانی بوو بە تایبەتی ئەو جەوی مزگەوتی شافعی و مامۆستا مەلا عوسمانی جەوێکی ئیمانی و ڕۆحی بوو بەو جەوە بێتاقەت بووم لە خەوەکەمە بە خزمەتی مامۆستا سدیق گەیشتم لە خەوما پرسیاری ئەو بارودۆخەمە لێ کرد وەکو بڵێ هەست بە جۆرێک لە ئیختیلاف و جیاوازی و دووربوون لە یەک دەکەم مامۆستا سدیق لە خەوەکەمە فەرمی مەلا ئەحمەد خۆی لە کاتی هاتنی حکومەتی بەعس هەر لە 68 کە ئەحمەد حەسەن بەکر هاتووەتە سەر تەخت بۆتە ڕەئیس جمهور کاری ئیخوانی لە عێراقا بە تایبەتی لە سەرەتای هەفتاکانەوە تەجمید کراوە و وەستێنراوە براکان قسمێکیان گیراون قسمێکیشان وەکو بڵێ بۆ دەروەی وڵات ڕۆشتوونە لەو کاتەوە کاری ئیخوان لە عێراقا وەستاوە بە ئەمری ڕابەری گشتی مرشیدی گشتی عامی ئیخوان لە دوورەوە مەرحەبایی یەکەکەین بەڵام وەکو کاری تەنزیمی بیکەین نایکەین لە خەوەکەمە شتێکی ئەوەی فەرموو بەڵام کاتێک کە من سێری ئەم وەزعەم کرد کە ڕۆژ بە ڕۆژ ئەم هەموو گەنجە ئەڕۆن و ئەبن بە بەعسی و یا ئەبن لە فکرە لا ئەدەن ئەو کاتە فکری کۆمۆنیستی و شیوعێ زۆر بوون خەڵک ئەیان بات زۆر هەوڵم داوە کە ئێمە خۆمان شتێک لەم دەڤەرەیە بکەین کەس بەدەمەوە نەهاتووە کەس وەکو ئەڵێ ئیجازەیان پێ نەداین کە ئەم ئیشەیە بکەین
بۆیە لە خەوەکەما فەرمی من ڕاوێژم بە کاکە عوسمانم کردووە کاکە عوسمانم ئیجازەی پێداوم فەرمێتی ئەگەر تۆ ئەتوانی شتێ بکەی بیکە ئەمە لە خەوەکەمە مامۆستایەک ئەم قسانی بۆ من کرد منش بەیانەکەی کە هەستام و دوای ئەو هەر ئەو ڕۆژەوە ئەزانم خۆم گەیان دە مامۆستا سیدیق ئەم خەوم بۆ مامۆستا سیدیق گێڕایەوە مامۆستا سیدیق قەت لە ژیانە باسی ئەوەی نەکرد بوو بەلای ئێمە کە بڵێ ئەم خەتەی من لەگەڵ خەتی مامۆستا عومەر و ئەوانە جیاوازە ئەم ئیشەی من لەگەڵ ئەوانە جیاوازە ماوەیەک بێدەنگ بوو زەردەخەنەیەکی کرد و فەرمی مەلا ئەحمەد ئەم خەوە چۆن بینیوە بالضەبط 100% ئاوایە بەڵام حەزەکەم ئەم خەوە ئەو کاتێتی وردە و دەمە ئیشمان گەشەی کردبوو مامۆستا محەممەد ڕەوف و کاک مەولو و ئەمانە وردە و داهاتبوو فەرمی ئەم خەوەی خۆتە تەنها لە بینی خۆم و خۆتا بێ بۆ ئەوەی ئەو برانە ساردیش نەکەوێتە نێوانن هەتا ڕۆژی خۆی دێت و ئەم شتە ئاشکراکەی ئەوە من لە سەرتاوە ئەو خەوم بینی و مامۆساش بەو شێوە وەکو بڵێ تەفسیرەکە فەرمی خەوەکە چۆن بینیوە هەر بەو شێوە بۆتانێ حتا مامۆسا داهاتر فەرمی کە من دەستم داوەتە ئەم ئیشە لە پشتمەوە هیچ کەسێکی تر نییە لە سەرویشمەوە هیچ کەسێکی تر نییە تەنها ڕاوێژم بە کاکە مەلا عوسمانم کردووە مامۆسا ئیجازەی پێداوم بە پشتیوانی خوای گەورە دەستم داوەتە بەم ئیشە بە تەنها خۆم بەڵێ مامۆستا بابینە سەر باسێکی تر ساڵی 1984 تاوان تۆ پێشتر هەشتاوێک وابزانم ئیجازەی مەلایەتی وەرەگریت ساڵی 1984 ماوەیەکیشەچی بۆ بەغدا بە مەبەستی خوێندن لە کولیەیەک لە بەغا باسێکی ئەوم بۆ بکەی ئەوە چۆن بوو من وەکو بڵێ هاوکات لەگەڵ خوێندنی حوجرەیشە خوێندنی مەکتەبم خوێندووە هەر لە هەڵبجە بەبیرم مێ کاتێک کە چوومەتە سیاگوێز بۆ خوێندن من 16 چوومەتە سیاگوێز لە 68 بوو یا 69 بوو بۆ یەکەم جار مەکتەب هاتە سیاگوێز مەکتەبێکی ئێواران هاتە ئەوێ من پۆلی یەکی ئیبتیدائیم لەو مەکتەبە لەوێ خوێندووە لە ساڵی کۆتایی 60ەکانە دیارە من هاوکات لەگەڵ ئەوەیشا لەگەڵ خوێندنی حوجرەیشا خوێندنی مەعهەدی ئیسلامی خوێند لە هەشتاکانە ئەوە بوو پۆلی 12م تەواو کرد ئەو کاتە سانەوی دراساتی ئیسلامی بوو ئەوم تەواو کرد دواتر لە ساڵی 83 لەسەر 84 ئەو مەجموعە نزیکی 18 کەس بووین کە پۆلی 6مان تەواو کرد دووسەیەک لە کولەی فقه وەرگیران لە نەجەف باقیەکەی تری ئێمە هەمووی 18 کەس لە کولەی شەریعە لە زانکۆی بەغدا جامیعەی بەغدا لەوێ وەرگیران بۆ خوێندن مامۆستا تەبەن لە شاری هەڵەبجە لە دوای ئەوەی کە 84 تۆ مەدرسەیەک دروستەکەن لە کانیشقان بە ناوی مەدرسەی علوم قورئان وابزانم ئەگەر باسێکی ئەم مەدرسەیەم بۆ بکەیت بەرهەمەکەی چی بوو ئەسان چێ بوون کە دروستان کرد ئەم مەدرسە کە پێوتان مەدرسەی قورئانی پیرۆز لە ساڵی 1970 کە ئەم مەدرسەمان دروست کرد لە مزگەوتی کانی عاشقان مامۆستا سیدیق قەناعەتی وابوو کە ئێمە چەند پێویستە ئیش لەسەر کوڕە گەنجەکان بکەین ئەبێ ئیشیش ئەوەندە لەسەر کچە گەنجەکان بکەین لە مزگەوتی کانی عاشقان بینایەکی تا بوو لە پاڵ مزگەوتەکەیە دوو قات بوو ئەم بینا کاتی خۆی مەدرسە دینیەکە لێ بوو مەدرسە دینیەکە نەما بوو ئەو بیناکە مابوو بەس پەنجەرە و دەرگای تیان نەما بوو لەو کاتەیە مامۆستا ئەمینی زەمەقی کە ئێستاکە ماوە لەگەڵ یەک دوو مامۆسایتر بیرمان کردەوە کە لە هاوینانە دەرسێک بۆ مناڵانی کچان لەو مەدرسەیە دانی لێوە دەستمان پێکرد لەوێوانێ یەکەم جار ئاژنۆ دەکجە هاتن وردە ئەم مەدرسە گەورە بوو کە ئەم مەدرسە گەورە بوو دوایش بەهۆی ئەو ئیختیلاف و شتەوە کە تۆزێ وەکو بڵێ هەبوو نەختێک من زیاتر وەکو بڵێ لەو خەتی مامۆستا سیدیقا بووم مامۆستا ئەمین وازی لە مەدرسەکە هێنا ئەو مەدرسە من بەڕێوەبەری وەکو بڵێ کاروباری مەدرسەکەم ئەبر بەڕێوە ئەم مەدرسە خوای تەعالا ئالە و زەمەنی بەعسەیە بە جۆرێک خوا بەرەکەتی تێخست نزیکی 160 کچ لەو مەدرسەیە دەرسی قورئانیان نەخوێت لەو کاتەیە نزیکی 7 پۆلمانتیا دروست کردبوون ئەم کچانی ئێسا کچەکانی مامۆستا سیدیق ئامینە سیدیق و ڕوقیەی کچی مامۆستا و زۆرێک لەم ئافرەتانە
کە لەوێ تەلەبە بوون ئامینە عارف و عالی عارف و ستنائی لەو دەیان کچ لەو کچانە لەوێ ئەلحەمدوللا بەهرەمەند بوون ئەمانەی پۆلپۆلمان کرد بوو ئەوەی مەسەلەن ئیبتیدائیەکانمان بە قۆناغێدا نابوون متەوەسطەمان بە قۆناغێدا نابوو سانەویمان بە قۆناغێدا نابوو هەموو ئەمانەمان بەو شێوە تەرتیب کردبوو ئەم کچانە ئەلحەمدوللا کۆمەڵێکی باشیان لەوێ قورئانیان ختم کرد بەبیرم بێ نزیکی 12 بۆ 13 جزء تەفسیری قورئانمان خوێندووە هەر قورئانەکەمان بە تەفسیرەوە لێ خوێندووە بێجگە لەوانە کۆمەڵێک کتێبی باش کە ئەو کچانە ئەیان خوێن وەکو مەسەلەن بعضێ کتێبی نەحو ئەمانە فتح القەریبمان هەموو خوێندووە بعضێ کتێبی فقه الميسرمان ئەخوێن و بێجگە کتێبی فقه الميسریش لە سیرەیە فقه سیرەی دکتۆر سەعید ڕەمەضان بوتیمان بە دەرز ئەخوێن بێجگە لە هەموو ئەمانە دوو کتێبی هەبوون کە یەکێکیان کتێبێکی ڕۆحی بوو یەکیان کتێبێکی دعاوی بوو کتێبەکانی فەتحیەکن کتێبی قەوارب النەجاتمان و کتێبێکی ئیمانی و ڕۆحی دەخوێند و هەروەها دوو کتێبی فەتحیەکن کە زۆر دەوری هەبوون یەکیان لەوانە کەیف ندعو إلى الإسلام یەکێک لەوانە ماذا يعني إلى الانتماء إلى الإسلام ئەو دوو کتێبانیشمان لەگەڵ ئەو کچانە بە دەرز ئەخوێن بێجگە لەوە بەعزێ کتێبەکانی تری وەکو حقیقەت التەوحید و وەکو الله ئەوەی مامۆستا قەرضاوی ئەمانەمان ئەخوێن بۆیە ئەتوانم بڵێم ئەو مەدرسەی قورئانی پیرۆزە یەکەم مەدرسەی قورئان بووە کە لە هەڵبجەیە دانراوە کە بەو ڕێژەیە کچان بەشداری تیا بکەن کە بە تایبەتی لە هاوینانە بەردەوام نزیکی 160 کچ بۆ 200 کچ لە هەموو شاری هەڵبجەوە ئەهاتن لەوێ بەشێکیان بەیانیان ئەهاتن بەشێکیان دوانی ڕوان لەوێ دەرسیان دەخوێند و فێری قورئان و فێری وەکو بڵێ بەها جوانەکان و هەروەها فێری کاری دەعوی و تربێتی و ئیسلامەتی هەبوون ئەوسا تەبەن ساڵی 1970 چەند کەسێک لە برایان کەشفە بن دەستگیرەکرێن ناچار بەشێک لە زانایانی هەڵەبجە و جەنابیشتان لە نێوان ئەوانەیە ناچارە بن کە کۆچکەن بۆ وڵاتیێران وەبزانم لە کاتی کۆچکردنتانە لە کاتی پەڕینەوەتانە لە ڕووباری سیروان جەنابتان تووشی بارودۆخێکی دژوارە بن ئەگەر باسێکی ئەو شێوازی پەڕینەوەی خۆتان لە ڕووباری سیروانم بۆ بکەی بزانین چۆن بووە دیارە ئێمە کە چوینە بەغا من و مامۆستا محەممەد ڕەوف لە بەغا وەرگیراین کاک مەولود لە مووسڵ وەرگیرە کە چوینە بەغا لەگەڵ خۆمانە ئەم کاری حرەکەت و دەعوەمان بردە ئەوێ توانیمان ئەو 3-4 ساڵەی جامیعە کە لە بەغا بووین پەیوەندیەکی باش بە کۆمەڵێ خەڵکی باش مەسەن ئێمە لەگەڵ کۆمەڵێکی باش لە ئیسلەیمانی لە ئی هەولێر لە ئی مەنتقەی دەهۆک پەیوەندیمان هەبێ پێوەی لەو کاتەی شاکە مامۆستا سیق دەستی بەم حرەکە کردوانێ ئەو برانەی تریش لە بەغا مەجموعەیە وەکو مامۆستا سیق ئەوانش وەکو بڵێ دەستیان بە ئیش کردبووانێ کە دەستیان بە ئیش کردبەوە ئەوە بوو لە ئەخیرە ڕێکەوتنێک لە مابینی ئێمە و لە مابینی ئەو برایانەی کە لە جنوب و لە وەسەتی عێراقا دەستیان بەکاری حرەکەتی و کاری تەنزیمی کردبووە لەگەڵ جەنابی مامۆستا سدیق و دوایش لەگەڵ مامۆستا حەسەن شمێرانی و ئەوانە ئەو بوو ڕێکەوتنێک کرا وەکو بڵێ کارەکانمان تێکەڵ کرد و ئاگامان لە یەکتر بوو لە ئەخیرە یەکێک لەو برانە لەو برا عەربانە ئەگیرێ کە ئەگیرێ ئەم تەنزیمە تازەی ئیخوان کەشفەکات کە ئەم تەنزیمە تازەی ئیخوان کەشفەکات دیارە ئاگادار بووە ئەوانەی کە لە بەغا بوون ئەوانەی کە لە مووسڵ بوون ئەوانەی کە لە سلێمانی بوون ئەوانەی کە لە هەڵبجە بوون کەشف ئەبن دیارە بەنسبەت سلەیمانیەوە بۆ یەکەم جار هاتن ئەوە بوو مامۆستا حەسەن شمێرانی گیرە ئەو کاتە ئێمە لە هەڵبجەیە بووین دواتر هاتنە سەر ماڵی مامۆستا سدیق ئێمە خەبەریان پێداین یەکسەر زوو لە کاتی زووە کە هەمووتان ئێوە ئەگیرێن و ناوتان دراوە ئەو تەنزیمە تازە هەمووی کەشف بووە بۆیە لەو کاتەیە ئەوەی کە زیاتر قیادەی ئیشەکەی کرد ئەم 3-4 کەسە بووین جەنابی مامۆستا سدیق بوو مامۆستا محەممەد ڕەئوف بوو مامۆستا مەولود بوو بەندە بوو مامۆستا نازم ئەو کاتە لە هەڵبجە نەما بوو هاتووە سلەیمانی ئیتر بڕیارماندا کە ئێمەش وەکو بڵێ کۆچکەین بۆ ئێران نزیکی 3 ڕۆژ 3 شەو هەریەکی لە شوێنێکا خۆمان شاردەوە ئەو ئێوارە کە مامۆستا حەسەن بە تیارەکەەوە لە هەڵبجەوە باریان کرد بۆ هەڵیان گرت و بردیان ئەو ئێوارە ئێمەش هەموو شتەکانمان ڕێخستە بوو کە ئێمە لە بەحرەکەی بپەڕنەوە بچینە ئێران
ئەم دیارە لەو کاتیشە مامۆسا کوڕێکی پشکۆلەی هەبوو کە خالی ئەو کاتێک مامۆسا فەرمی ئەویش لەگەڵ خۆمانە ئەبێ نەوەکو خالید بگرن ئافرەتەکان ناگرن بەڵام با ئەو بناڵە بەرین لەگەڵ خۆمانە خالیدیشمان لەگەڵ خۆمان نابرد ئەو کاتە دوو کەس کاک ئەمیر هەبوو کتیان وفاتی کردو یا ڕەبی خوالەی خۆش بێ لەگەڵ دکتۆرێک کاکە لەو برانی ئێران بوو لەگەڵ کاک ئازادا کە ئێساکەی لە هەڵبژێ وازە مەعاون طبیە ئەمانە ئەم سێ کەسە هاتن ئێمەیان هەڵگر هاتن بە شوێن منامن لە ماڵی مامۆستا ئیبراهیم حەسەن بوو مامۆستا محەممەد ڕەوف کاک مەولوو لە شوێنە بوو مامۆستا ستیق لە شوێنێکە لای پریس شوێنێکیان دانابوو لە دەمە و مەغریبە ئالوێ یەکمان کرد کە یەکمان کرد بە کێژ ئەمان با بە جێبەکەی کاک ئەمیر ئەمان بات کاک ئەمیر بە جێبەکەی خۆی بردین ئیشتا بەفر نەختێ بەفر هەرما بوو لە ئەرزان شتێک ما بوو ئەم سیارەی کاک ئەمیر لە ئیش کەوت ئێم بەجادەکەی ئاڕ حەچی محاولەمان کرد و هەوڵماندا سارەکەی کاگەمیر ئیشی نەکرد و ئیشی نەکرد کاگەمیر کوتی مامۆستا ئیتر سارەکە دەسەڵاتم نییە مەگەر خۆتان ئیتر بە پێ بڕۆن ئەو دکتۆرە و کاک ئازاد هاتن لەگەڵمانە کاک ئەمیر گەڕایەوانی قەدەری خوا کاگەمیر کوتی کە ئێوە ڕۆشتن چون بەو دیوە ئەم سارە سولفی لێم ئیشەکەات کوتی دوای ئێوە نیو سعاتی نەبر جێشێکی زۆر هاتن ئەگەر بڕۆشتین هەیە بەم جێبەوە ڕێگەشوێ ناو جێشەکە و هەمووانیان نەگرت بەڵێ بە ئاسانی بەڵامی تر قەدەری خوا کە سیارەکە ئیشی نەکرد ئێمە بە شاقەکە ڕۆشتین لە جادەکە لاماندا ڕۆشتین لەو منتیقای کەوتێ و ئەوانە دەیەکە لەوێ شەوێک لە ئەشکەوتێکە ماینەوانێ حتا بەیانی سارد بوو لەو ئەشکەوتەیە ماینەوە زۆر ناڕەحەت بوو بەیانەکەیشی کوتیان کاگازاد و ئەوان نابێ بە ڕۆژا دەرکەوی چونکی بە ڕۆژا دەرکەوین جێشی ئێران ئەمان بینی لێەوە تەقەمان لەیەکە لەویشەوە جێشی عێراق ئەمان بینێت تەقەمان لەیەکە دووبارە لەو ئەشکەوتیان ماینەوە تا پێشبانگی مەغریب پێشبانگی مەغریب کاک ئازاد و ئەوان چوون ئەوەی قەیاغوش دروست ئەکەن و بەسەر ئەپەڕیتەوە چوو پشتمان بردبوو لەگەڵ خۆمانە دانەیەکی چاکیان دروست کرد کوتیان با سوال بینومان پەڕێنەوە بۆ ئەو بەری بەحرەکە بچینە ئێران کە سوار بووین یەکسەر چوونە ناویەوە قایەقەکە نیشت قایەقەکە نیشت کاگازا کوتی بەخوا بە عەمەل لایە کاک مەولود و مامۆستا محەممەد ڕەوف دابەزی من و مامۆستا سدیق و کاک خالی ماوینەوە دووبارە قایەقەکە حتا بەخوا کوتی بە عەمەل نایەت کوتی مەگەر یەکە بتان بە مامۆستا سدیق و خالیش ئەوان دوان بوون دابەزین من مامەوانێ کاگازا کوتی بار تۆ لە پێشا بەرمە ئەو بەرێ منی بردە ئەو بەرێ دنیا ساردە وەکو سەهۆڵا و بەفر لە ئاوەکەیە ئەهات ئاوەکە ئێمە لێرە ڕۆشنەوە ئەچێ 100 مەتر ئاوەکە ئێمەی بردووە ئەخیر بە هەر شێوەیەک بوو کاگازات خوا بیپارێز ئێستا شەرماوە مەلەوانێکی چاک بوو منی بردە ئەو بەرێکە بردمی ئەو بەرێ کاک ئازاد کوتی مامۆستا تووشی حاڵەتێک بووم ئەگەر پچمەوە ناو ئاوەکە یەکسەر دڵمەوەستی ئەوە سەربان بووە نەئەتوانم تۆ بەرمەوە ئەو بەرێ نەئەتوانم ئەوانش بێن تاوان تۆ نیوەی کەلوپەلەکەیش و لەو بەرە ئەجا کوتم ئەی تەکبیر چییە کوتی ئەبێ بچین خۆمان تەسلیمی ڕەبیعەکەی ئێران بکەین کە من تماشام کرد هیچ حتا پەرژینی قایم خۆنەرەکەم لەو بەرێ نەهێنا بوو تەنها دوو جوت گۆرەویم لە پێیا بوو یەخۆ کوتم کاگازە من هەر هیچم لە پێیانە نە گۆرەوی هەر گۆرەویم لە پێایە پاڵتا و شیشم لێنا بوو بەس کراسێک و چۆغەیەک و پانتۆڵێکیم تۆم بۆی تەڕەوێ لیباسەکانمان کوتی هیچ چارێک نییە ئیلا ئەوە نەبێت ئەی کوتمان ئەوان اینجا بە هەر شێوەیەک بێت لە قەراخێکەوە کاک ئازاد حاڵی کردن ئەوان کە ئیتر من دەسەڵاتم نییە ئەچینە ڕەبیعەکە خۆمان تەسلیمەکەین ئەی کوتم کاک ئازاد کوتی من جووتێ پاتەم لە پێایە تۆ پاتەکانی من لە پێکە من گۆرەوەکانی تۆ لە پێیەکە کوتم چۆن یعنیەکای بە پێ خاوسی بڕوە کوتم شتیوان نابێت کوتی بەخوا ئەبێ ئەو کاک ئازادە بە زۆر کەوشەکانی خۆی دا بە من لە پێم کرد ئەو تەنها گۆرەوی لە پێیا بوو ڕۆشتین لەوە چل دقیقە بەناو ئەم سەرما و بە فروشتەیە ڕۆشتوی حتا گەشتینە شوێنێک کاک ئازاد ئەو منتیقەی لاوەران و ئەوانە ئەو بەڵەت بوو کوتی ئەوە پایەگای ئێرانە کوتی ئابێرا بڕۆین ئیتر ئەمە هەرخوا ئێمە هەرخوا وەکو ئەڵێ فریشتەکان دەستی پێمانەوە بووە بەناو منتیقەیەکە ڕۆشتین هەمووی ئەلغام بووە بەس چۆن نەتەقیوەتەوە ئێمە ڕۆشتین حتا لە ڕەبیعەکە لەوە ئەچێ 50 مەترمان نابێت
بەڵێ اینجا لەبەر ئەوە ئەوەندە سار بوو تاریک بوو نە ڕەبیعەکە ئێمەی بینیوە نە ئێمە ئەوان بینیوە کاگازات فارسیە زانی هەر کوتی نیگەهبان بە فارسی هاواری کرد بە یەک جار لەوە چێ 1000 فیشەکیان تەقانێت ئەوان ترساون لەخۆیان ترساون بەڵام ئەگەر بڵێم لەوە ئەچێ بە قەسی کوشت پێوان نەنابین ئینا من پێم وابوو ئەم هەموو فیشەکە لەوە چ 50 فیشک بەم لاو لامان کەوت بێ ئەگەر بە قەسی کوشت بێیان کوشتین چونکی کاک ئازاد ئیتر بە تەواوی ئەم لاولایان هین کردین چوار دەوریان گرتین بە فیشک و هەر فیشێکیان تەقان قسەی نەیەخوات حەچی من فارسی منە ئازانی کاگازا بە فارسی قسەیە کرد گەشتینە ئەو قەناعەتەی کە ئیتر من 100% پێم وابوو کتم ئەوان کوژن لەو کاتیا ئیتر ڕۆح لام ئاسان بوو گوتم کاک ئازاد با دانیشتن شایەتمانێکی باش بێنین ئاوا دانیشتین لەپاڵ درەختێکا بوو شایەتمانێکی باشم هێنا ئیتر ئەوەی مردن بوو لە ڕۆحمانەما گوتم تازە خۆ من کوژراومتەوە بەڵام کاک ئازاد پیاوێکی ئازاب پیاوێکی ڕۆژی تنگانە بوو ئەو هەر تەسلیمی واقعەکە نەبوو هەر کوتی کاکە ئێمە ئەوە ئاواری عێراقین و هاتوین و ئەوە جەماعەتێکمان لەو بەرێ و ئەمانە ئیتر چوار دەوریان گرتین چوار دەوریان گرتین بە عادەتی عسکەری خۆی چۆنە ئەوەی کە ماوەیە هەڵدەسێن و ئەڵێ دەرز بەسکەرەوانێ و قاش بڵاوکەرەوە و ئەمە دەوری لەوە چارێکی دەتەقە هەر ئەمان پێکرد بین ئەوەش فەقیرە چاقۆیەکیشتان پێ نەبوو بەڵێ یعنی هەستە سەر پێ دەست بڵاوکەرەوە بەڵام جامانیشم لەسەر نەمابوو هیچێکمان لەی نەبوو اینجا ئێرە بکەرەوانێ و ئەمانە ئەمە ماوەیەک ئەویان پێکردین اینجا دوایی بەچەکەەوە مەجموعەیەک دەوریان گرتوین و دوو عسکەر هاتوون لە دوورەوە ئاوا تەفتیشیان کردوین بزانێت کە حیشمان پێ ئەتەقینەوە ناتەق ئەم شتانە دوایی کە بۆ هەند دەرکەوتە چقۆیشمان بکوتۆفەر هیچێکمان پێ نییە اینجا کە ئازاد تێگەهات نکتی کاکە ئەو حاڵ و حکایەتی ئێمە لێ و ئەو مامۆستا سدیق برای مامۆستا مەلا عوسمان و لێوێ لەو بەرچەمەکەین ئەبێ ئەوانش بێن بۆ ئێرە تەلەفۆنیان کردووە لە پاوە و لە کرماشانەوە نزیکی 1000 نەفەر جێیش هاتووە بەو شەوە ئێستا شەر قەنەعەتیان ناکەژین یا گوت ئێمە هینمان بۆ هاتووە جەماعەتی دێموکرات لێرەوە تێئەپەڕن هەر قەنەعەتی تەواویان نەبوو ئیشتەش کوتیان دەی باشە با ئازاد بێتەوە لەگەڵ ئێمە ئاچین بە شوێن ئەوانە بەڵام ئەمە ئەم نەفەرەتان ئەبێ لای ئێمە هین بێت بارمتە بێ ئەمە منیان بردە لای معسکەرەکە قەڵخانەکان بوو لەوێ زۆربەی قەڵخانی بوون لەوێ منش ئەوەندە ماندوو بوو بووم ئەوەندە سەرمان بوو ئەوەندە ناڕەحەت بووم ئاگرێکیان کردبووانێ کە ئیتر کاک ئازادیان لەوێ هەڵگرت و بردیان من کە لە پاڵ ئاگرەکەیە کە خەوم لێکەوت بوو کاتێک خەبەرم بووانە کوتیان هەستە برادەرەکان ئامادە ڕفیقەکان هاتوو لەو کاتە خەبەرم بووانە کۆوایەکەڵە بەشکمەگو خەوێ لێم تێپەڕێ ئەوەندە ماندوو بووم ئیتر کە هاتم سێرێک ماوەسا ستیق و الحەمدلله ماوەسا محەممەد ڕەوف و ئەوان هاتنەوە ئەو حاڵەتە ناڕەحەتە بوو ئیتر ئەو شەوە بردینیانە شوێنێک ئەو شەوە لێ گلیان داینەوە دوایی بردنیان بۆ مەعسکەرێکی تر پیانەگوی قۆنسەخت لەوێ 3 شەو لێ گلیان داینەوە لەوێ ئەوێش شوێنێک بوو هەڵیان کەنی بوو بنشاخێک بوو بنشاخەکەیان هەڵکەنی بوو چوینە ئەو بنشاخە لێ مەعسکەرێکی گەورە بوو ئێمە زۆر بێتاقەت بنەوە 5 ڕۆژە هاتوین و ئاگامان لە هیچ نییە و ئەمە وەزعمانە لەو کاتە ئێمە دانیشتبوون بۆ خۆمان سەرمان ناو بەیەکەوە قسەمانە کرد یەکێ ئاوا پەردەکەی لادایەوە و دەرگاکەی کردەوە وتی ئەلغەریب و لێرغەریبی نەسیب بوو زۆرمان پێ خۆش بوو عەرەبیە زانی و هاتە ژوورەوە زابتێ بوو 5-6 نەجمەی بەسەر شانەوە بوو هات مەرحەبایی کردین و بە عەرەبی قسەی لەگەڵا کردین کوتی منیش عێراقیم خەڵکی منتیقەی کوێم لەوێ لە جێشی عێراقیە بووم و شیعەم و ئیتر دەمێکەوە خۆم تەسلیمی ئێران کردو ئێساکە لەم جێشەیە ئەو کوتی سەرهەنگم لێراوە لێ سەرهەنگم ئیتر ئەوە ڕۆژانە ئەهات بۆ لامان بەعزێ قسەی خۆشی بۆ کردین ماوەیەک پێکەوە بووین خۆبزانام لەوانە بووە کە پێیان و تون جێشی تۆڤەکاران تەبەن ئەو شیعانەی کە ئەگیران ئێران جێشێکی بۆ دروستکردن دواتر هەر لە دژی دەسەڵاتی سەدام لەوانە بوو بەڵێ ماوەسا بە هەر حاڵ هەرچۆنێک بێن جاتانە بێ وەگەنە وڵاتی ئێران دواتر وابزانم ئەچنە گوندی شوێ تۆ ماوەیەک لەگەڵ ئەو برایانە ئەبی لە شارەکانی ئێرانە و دوایەوە ئیزنیان لێ خوازی کە ئەڵەی من بچمە لادەیەک وابزانم بۆش و پێشنیارەکرێت ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەیت چۆن چوونە شوێ و مەدرسەیەکتان دروست کرد لەوێ ئێمەم دیارە کە ڕۆیشتین بردی شەشەیەکی لە جوان ڕۆماینەوە
بردینیانە کرماشان نزیکی 7 ڕۆژ 8 ڕۆژ لە کرماشان ماینەوە. کرماشان ئەو شارە گەورە ئەو کاتە کە حکوومەتی بەعەز ڕۆژی وا و 5-6 جار لێدا لەوە ئەچێ 20 دقیقە نیو سەعات بەناو شاری کرماشانە گەڕاوینی یەک نەفەرمان نەبینیوە مەگەر مریشکی یا پشی لەیەک ئەوەندە چۆڵ ئەوەندە خەڵک لێدا لەوێ بردنیان لە شوێنی لە ئیتلاعات لەوێ ئێمە نزیکی 7 ڕۆژ 8 ڕۆژ ئێمەیان هێشتەوانی. دوای ئەوە ئێمە کوتمان هاتوین بۆ لای جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی و مامۆستا مەلا عەلی بیارە و مامۆستا شێخ عەبدولەتیفی بەرزنجی و ئەمانە. ئیتر ئەوە بوو دوایی ماوەیەکی زۆر لە کرماشانەوە ئێمەیان بر بۆ سنە ئەو کاتە حرەکەتی ئیسلامی دروست نەبوو بوو شتێک بوو کە پیانە گوت نەهزەتی ڕۆحانیەتی کوردستانی عێراق مامۆستا شێخ محەممەد و مامۆستا شێخ عەبدولەتیف و ئەوان سەرپەرشتی ئەم ئیشیانە کرد. ئێمەیان بر بۆ ئەوێ ماوەیەک لەوێ بووین لەوێ لە خزمەتی ئەوانە ماینەوە خوا جزان باتەوە خزمەتێکی باشیان کردین. دواتر کوتمان ئەگەر ئێوە ئیجازە بدەین ئەچین خانوێگە گرنیتر ئەوە بوو لەگەڵ مامۆستا سدیق و کاک مەولود و مامۆستا محەممەد ڕەوفا خانوێکمان گرت لە سنە و لەوێ ئیسراحەتمان کرد. دواتر هەم ئەو مامۆستانە کوتیان ئێمە لێرە چی بکەین باشە هەم بە تایبەتی بۆ من پێیان باش بوو کە من بە حکمی ئەوەی دایکیشم خەڵکی منتقەی بانەیە بەشێکی زۆر لە خزمانمان لەوەیە کوتم ئەگەر ئێوە پێتان باش بێ ئێمە خۆ ئێستا کە لێرە ئیشێکی وامان نییە کاری داعوە شتێکی واژ نییە ئەچمە ئەو منتقەی بانە لەوێ هەم مەلایەتی یەکەم هەم وەکو بڵێ خزمەکانی خۆشم ئەبینمەوانێ. ئیتر سوپاس بۆ خواخوای تەعالا وای ڕێخست گوندی شوێ یەکێکە لە گوندە هەرە گەورەکانی منتقەی بانە ئەم گوندە لەو کاتە کە من لێ ئەو کاتە 300 ماڵ بوو. شوێ هەمیشە گەورە مەلای زۆر چاکی هەبوو یەکێک لەو مەلانە مامۆستا مەلا مستەفای مدەڕیسی کە لای مامۆستای گەورەی کۆیە ئیجازەی مەلایەتی وەرگرت بوو. دوای ئەنجا مامۆستایەکی تری مامۆستا مەلا قادری عەباسی ئەو مامۆستا مەلا دەوری 2-3 مانگێک بوو وەفاتی کرد بوو. شوێ بە حکمی ئەوەی کە شوێنێکی قەرەباڵغ بوو هەموو کەسێک نەئەچوە گوندی شوێ. بعضی مامۆستاش بەڕاستی نەیەوێرا بەشێکی زۆر لە مەلا چاکەکانی منتقەی بانەیش خەڵکی گوندی شوێ بوون. بۆیە لەو کاتەیە من چوومە بانە ئیمام جمعی بانە مامۆستا عەبدوڕەحمانی خودایی کە ماوە خوای گەورە بیپارێزێ دۆستم بوو کتم قوربان من پێم خۆشە مەلایەتی کەم ئەگەر جەنابش شوێنێکت بەلاوە گونجاو بێت. مامۆستا فەرمووی کاک مەلا ئەحمەد ئەم دەی شوێ هەیە مامۆستاکەی 2-3 مانگە وەفاتی کردووە تا ئێستا مەلایان نەگرتووە بە منیان کتووە بەڵام کتویانە ئێمە مەلایەکمانەوێ بێ هەم فەقەی هەبێ هەم بێ وتارێکی جمعیشمان بۆ با ئەگەر بە دڵمان بوو ئەمانوێ بە دڵیشمان نەبوو نامانەوێت. کوتی ئەم جمعە حازر بە پێکەوە ئەڕۆی وەڵام مامۆستای خودایی ئیمام جمعی بانشخوا جەزای باتە ئەو کاتە وەکیلی ئیمام جمعیش بوو بە قەمەرەکەی خۆی 2-3 مامۆستای تری خەڵکی شوێ مامۆستا محەممەدی مدەڕیسی و مامۆستا سەی مەحموود و ئەوانشی لەگەڵ خۆیان هەڵگرت و منی هەڵگرت منی بر بۆ شوێ خەڵکەکەی بان کرد فەرمی ئەم مامۆستایە دۆستی منە و لە مامۆستایانی عێراقەوە هاتووە پێم خۆشە ئەگەر قەناعەتتان هەبێ بێ بە مەلاتان کوتیان مامۆستا با ئەم جمعەمان بۆ بکە ئەگەر تێستێکی بکەین ئەگەر جمعەکەمان بەدڵ بوو ئەوە قسەی لێ ئەەکەین ئەگەر جمعەکەشمان بەدڵ نەبوو نە ئەو دڵی بێشێ و نە ئێمەش جمعەم بۆ کردن دوای جمعە کوتیان زۆرمان پێ باش. ئەوسا بیر و ماوە باسی چی لە بیر نەماوە بەخۆ باسی چیم کردووە چینکی زۆرە نزیکی 35 ساڵ لەمەوە پێشە. جمعەیەکم بۆ کردن جمعەکەیان زۆر پێخۆش بوو. دوای جمعە کوتیان مامۆستا قسڕان کرد جەنابی مامۆستا عەبدوڕەحمان ئێمە زۆرمان پێخۆشە مامۆستا ئینجا داوای چیمان لێ ئەکات. کوتم من مناڵم نەبەوە کاتە خێزانێک کوتم من و خێزانێکین دوون من داوای هیچ شتێ ناکەم خۆتان ئەزمموی من ئەزمموی ئەم وڵاتە نازانم ژیانی ئێرە چۆنە ڕوە 2 نەفەر پیا و خێزانێک ژیانێکی مام ناون بەرنەسەرەوە چەندیان ئەوێ من بۆ ڕازی کوتیان حەزەکەین خۆت دیاریکەی کوتم بەخوا من خۆم هیچ شتێ دیاری ناکەم کوتیان مانگی 5,000 تمەنت بینێ باشە 5,000 تمەن باش بۆ زەمان کوتم زۆر باش ئەوانی زۆریان پێ عەجایب بوو کە من ئاخر بۆ بە 5 داوای زیاتر ناکەم کوتم هەر زۆر باشە و هیچ داوایەکی ترم نییە بەڵام من یەک داوام هەیە لە ئێوە کوتیان چییە داواکە
وتم بێژگە ئەوەی کە حورمەتی من ئەگرن و ڕێزم ئەگرن من لە عێراقا لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانە بووم بەردەوام لە خزمەتی مامۆستای فەقێم هەبووە ڕاستە خۆشم فەقێ بووم بەڵام هەمیشە لەوێ 5 نەفەر 4 نەفەر فەقێم هەبووە ئەبێ فەقێم بۆ بگرن کوتیان 4 نەفەر تا 5 نەفرت بۆ وەگرین فەقێ کوتم وەڵا کەمە کوتیان 7 نەفرت بۆ وەگرین کوتم کەمە کوتیان هەر ئەوە دەسەڵاتمان هەیە کوتم وەکو چۆن شتێکتان بۆ من دیاری کردووە شتێکیش بۆ فەقێکان دیاریکەن ئیتر من 5 ئەگرم 10 ئەگرم 5 ئەگرم ئەو ئیتر عایدی خۆم کوتیان هەموو مانگێ 5,000 تمەن ئەدەن بە خۆت 5,000 تمەن ژێن بە فەقێکان حەزەکە 100 فەقی پێ بگرێت یەکتم ماڵتان ئاوا بێت پیاوێکی لێ بۆ پیانە گوت ماماغای ساژ ماوە کە حسەینی ناوە کوتی مامۆستا ئەوە من هەموو مانگێ ئیتر تۆ عەلاقەت نەبێ من وەک کەفیلی ئەوەم هەموو مانگێ 5,000 تمەن دێمێ بۆ خۆت 5 بۆ فەقێکان ئیتەوە عایدی منە یە ماڵ ئەوا بێ یاخوا ئیتر لەوێ من ئەلحەمدوللا لە شوێ هەم بووم بە ئیمام هەم بووم بە ئیمام جمعی شوێ و حوجرەیەکماندانە بەردەوام حوجرە هیچ کاتێ لە 30 نەفەر فەقەی کەمتریتیانە بوو لە 10 نەفەرەکەش تێپەڕی مامۆستا هیچ کات لە 30 نەفەر کەمتریتیانە بوو فەقەیەکی زۆر لە منتقەی پاوە و لە منتقەی کرماشان و لە منتقەی بانە و لە منتقەی مەهابات و سەردەشت و پیرانشار کۆمەڵی فەقەی زۆر باشاتن بێجگە لەوەش لەوەشێت دەهژنۆ 10 کەس عێراقیشی لێبوون وەکو مامۆستا ئەحمەدی سوور و مەلا ئەحمەدی سپی و مامۆستا عەزیز و ئەم مامۆستا مەلا لوقمانی بەڵخەکە ئێساکە لە مزگەوتی موفتیە و تا ئەلحەمدوللا لەوێەوە ئەم فەقیانە کۆمەڵێ فەقەی عێراقیشی لێبوو کە لێ ئەوان خێزان و ماڵیان هەبوو بە ڕۆژ ئاهاتن دەرزیانە خوێن ئێمە توانیمان لە منتقەی ئێران لە منتقەی بانە دوو شتی زۆر مهم بکەین یەکەم کۆمەڵێ فەقەی زۆر باش ئەلحەمدوللا لەو ماوەیە کە من لێ بووم لەوە ئەشی ئەو 19 ساڵە نزیکی زیاتر لە 100 نەفەر فەقێ لەوێ خوێندویانە بەڵێ مامۆستاگیان پرسیارەکانم کەمیان ماوە لە ڕووی خوێندنەوە بڵێن کۆتا ئاستی خوێندن ئێستا تا چه ئاستێک هاتووی جەنابوو بەدەر لەوەی کە مامۆستایت و کۆمەڵێک فەقەی زۆر و هەیە بەڵام بۆ خۆتان تا چه ئاستێک هاتوون من ساڵی 1970 ئیجازەی مەلایەتیم لە خزمەت مامۆستا مەلا عوسمانە وەرگرتووە 83 پەیمانگای زانستە ئیسلامیەکان سانەوی دراساتی ئیسلامی مەعادی ئیسلامی ئەو کاتەم تەواو کردوچێکی لەگەڵ خوێندنی حجام خوێندنی مەکتەبیشم ئەخوێن دوای 84 چوومە کولەی شەریعە تاسەی شەریعەم خوێند بەهۆی ئەوەی کە بەشداریمان نەکرد لە جەیش شەعبی فەسڵ کراین نزیکی 4000 تەلەبە فەسڵ کرا ئیتر ئەوە بوو ئێمە فیرار کەوتین چوون بۆ ئێران نەگەڕاینەوە ڕفیقەکانی من گەڕانەوە هەمووی لە سەرەتای هەشتاکان و کۆتایی هەشتاکان و نەوەدەکان تەواویان کرد بەڵام من کاتێکیش کە گەڕامەوە نەچوومەوە بۆ خوێندن تا ساڵی 2023 کە ڕژێمی سەدام ڕووخا چوومەوە ئەو ساڵی خوێندنی کولیەم تەواو کرد دوای ئەوە ماستەرم تەواو کردووە لە تەفسیر و زانستە قورئانەکانە ماستەرەکەم ڕسالەی ماستەرەکەم لەسەر مامۆستا مەلا عوسمان بوو الشيخ عثمان عبدالعزيز ومنهجه في التفسير ئەویش یاداوەریکی عجایبی هەیە دوای ئەوەی کە ئێمە خوێندنەکەمان تەواو کرد ماستەرەکە من عنوانێکم تەقدیم کردبوو بۆ ماستەر ئەو عنوان لەسەر عنوانە بنووسم دوایی چوون بۆ سەفەری حەج و هاتمەوە لە سەفەری حەج ئەو کاتی 50 شەومان پێچوو کە هاتمەوە کوتیان حەچی ئەو عنوانانە کە تەقدیم کراوە ئی هەمویان قبول کراوە تەنها ئی تۆ نەبێت منی زۆر پێی ناڕەحەت بووم حتا هاتمەوە ڕۆژ نزیکی 3 مانگ من لە هەموو ڕفیقەکانم دواکەوت بووم چونکی ئەبێ جایتم بچم عنوان تەقدیم کەموانێ کە چوومەوە بۆ ئەوێ مامۆستاکانم بینی عنوانەکەی منیان قبول نەکرد بوو ئەوانش نەختێ متەئەسیف بوون کوتیان تۆ ئەی یەکێک نییە لەو عولەمای کوردستان عالمێکی گەورە لەسەری بنووسی کوتم من ئوستادێکم هەبووە ئەم ئوستادە لە خزمەتی ئەوە ئیجازە مەرگتووە مەشهورە مامۆستا مەلا عوسمان ئەگەر موافقت بکەن لەسەر ئەو ئەنووسم کوتی تەفسیری هەیە کوتم بەڵێ کوتم تەفسیرەکەی پێم ناوی ئەوەیە کوتیان ئاخر تەفسیرەکەی کوردیە و ئێمە لێ حاڵی نابین کوتم لە هەر شوێنێکا شتێکم لە تەفسیرەکەی نەقڵ کرد تەرجمەیەکەمەوە بە عەرەبی تەفسیرەکەی 15 بەرگە بعضە تعریفم بۆ کردن ئەو ڕئیس قسمەکە کە ڕئیسی قسمی دراساتی عولیا بوو دکتۆر مەکی کوبەیسی لێ خۆش بێ وفاتی کردووە فەرمیدە باشە ئێستاکە عریزەیەک بنووسە عنوانەکەت بگۆڕە خوتەیەکیش بنووسە قەدەری خوا هەر لەوی هایە عریزەکەم نووسی خوتەیەک بنووسی
لەسەر الشيخ عوسمان عەبدولعەزیز ومنهجه في التفسير موافقەتیان بۆ کردم و قبوڵیان کرد سوپاس بۆ خوا ڕیسالەی ماسەرەکەم لەسەر جەنابی مامۆستا مەلا عوسمان بوو 153 سەفحە حیاتی مامۆستام نووسی 315 سەفحەیش لەسەر تەقیمی تەفسیرەکەم کرد لە هەموو ڕوویەکەوانێ نزیکی 500 لاپەڕەیەک بوو دوای ئەوە لە دکتۆرا وەرگیرم دکتۆراکەیشم تەواو کرد لە مانگی دوانزەی لە ساڵی 2012 دکتۆراکەم تەواو کرد دکتۆراکەم تحقیقی جزئی یەکەمی تەفسیری منقول التەفاسیری یوسف الئەسەمم کرد یوسف الئەسەم عالمێکی کورد بووە لە کوردستانی ئێران لە منتقەی سەردەشت لە دەیەکا پێڵێن بریسوێ لە 2012 هیجریا وفاتی کردووە 430 ساڵ لەمەو پێش تەفسیرێکی نووسیوە بە زبانی عەرەبی بە ناوی منقول التەفاسیر لە سەرەتای تەفسیرەکەەوە نووسیوێتی لە ناو کوردانە سێ تەفسیر باو بووە تەفسیری بەیزاوی تەفسیری کەشاف تەفسیری ئیمامی بەغەوی ئەم تەفسیرە دەست هەموو مەلایەکی کورد نەکەوتووە پێم خۆشە پوختەی ئەو سێ تەفسیرە هاتووە ئەم یوسف الئەسەمە پوختەی هەر سێ تەفسیرەکەی بە عەرەبی نووسیوە ئەگەر تماشایکەی لە ڕووی بەلاغیەوە لە تەفسیری بەیزاوی لە تەفسیری کەشاف بە قووەترێکە لە ڕووی نەحو ئەمانەوە لە بەیزاوی بە قووەترێکە یعنی لە هەر ڕوویەکەوە تماشایەکەی ئەڵێ چۆن مەلایەکی کورد لە لادەیەکی ئاوا پشکۆلەیە توانوێتی ئەم تەفسیرە گەورەیە بنووسێت ئەو تەفسیرە حتا ئێستا چاپ نەکراوە ئیتر ئەوە بوو دەستمان پێکرد مەجموعە تەلەبەیەک من بەشی یەکەم جزئی یەکەمی ئەو تەفسیری منقول التەفاسیرە بەشی یەکەمی هاتم تەقیمێکی تەفسیر هەم حیاتی مامۆستام نووسی هەم تەقیمێکی تەفسیرەم کرد مامۆستا منهەجی لەم تەفسیرەیە چییە دووهەم و تحقیقی بەشێکیشم لە تەفسیرەکەی کردووە لەو تەفسیری منقول التەفاسیرەیە دیارە من وەکو شەهادەیش دکتۆرام هەیە لە تەفسیر لە زانستەکانی قورئانە و بۆ ماوەی نزیکی 7 ساڵ لەو پەیمانگای زانستە ئیسلامیەکان لەوێ سەرۆک بەش بووم ڕئیس قسم بووم بەڵام بەویست و ئارەزوی خۆم پێم خۆش بوو کە بێمەوە سەر وەزارەتی ئەوقاف و وەکو بڵێ زیاتر ئیدامە لە خەریکی کاری مەلایەتی و تەدریسی فەقێ بم وەی لەوەی پشمە خوێندنی باڵا و لە زانکۆیە دەرز بڵێمەوانێ بەدەر لە بەرنامەکەمان من پێم خۆشە سەرنجی جەناب بزانم ئایا ئەو فتوانەی بڵێ کە لە ڕابردووە دراون لەسەر بۆ منە کۆمەڵەیەک مەجموعە فتاوامان هەیە ئەمە کە ئێستاش ئیشیان پێکرێ ئایا تا چەند گرنگە فتوا بڵێن بە پێ ڕۆژگار بدرێ ڕاستە کۆمەڵە ئەحکاممان هەیە جێگیر و نەگۆڕن بەڵام لە ڕووی ئەو بابەتانەی ترەوە کە ئێستا خلافی زۆر هەڵەگرێ لە ناو مسلمانانە تەنانەت هەر لە ڕستمگرتنێک ئەگەر حسابی بۆ بکەیت تا کۆمەڵی مەسائلی تر تۆ ئەوکو کەسێکی دیار و گەورەی کوردستان لە بواری ئەوانەی کە فتوا لە کۆمەڵک بابەتی گرنگادەن پێت وایە فتوا ئەبێت لە چ بارەدۆخێکا بدرێ مامۆستا ینی هەلومەرجی فتوا بەروارەکەی بۆ منە کاتەکەی تا چه ئاستەیەک فەرق و جیاوازی هەیە خۆی فتوا کارێکی قورس و کارێکی گرانە چونکی کە ئەڵێن فتوا یعنی تەوقیعیەکە ئیمزایەکە لە باتی خوای گەورە وەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەجرأکم علی الفتیا ئەجرأکم علی النار ئەوەی کە جورئەتی فتوادانی زۆری هەبێ یعنی جورئەتی ئاگری دۆزەخیشی زۆرە لەبەرەوە فتوا بەرپرسیارەتی دنیای هەیە بەرپرسیارەتی قیامەتیشی هەیە بۆیە فتوا زەرورە ئەو کەسانەی کە کاری فتوا خەریک ئەبن پێوەی ئەبێ زۆر دقیق و وربنتیایە ئەنجا بە تایبەتی دەربارەی پرسیارەکەی جەنابەت دائما الفتوى تتغير بتغير الزمان والمكان والشخص والبيئة فتوى بجوێرەی کەسەکە بجوێرەی زەمەن بجوێرەی شوێنەکە ئاگۆڕێ ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ لە عێراقا بوو جۆرێ فتوای بۆ چوونی هەبوو بەڵام کاتێک کە عێراقی بەجێ هێش چووە میسر لەبەر ئەوە ژینگەی میسر جیاواز بوو لەگەڵ ژینگەی عێراقا خەڵکەکەی میسر جیاواز بوو لەگەڵ خەڵکی میسرە ئیمامی شافعی ئەوەتانێت لە میسرە قەولی جەدیدی هەیە قەولی تازەی هەیە لەبەرەوە هەموو ئەو فتوانەی کە لە عێراقا فەرموونی عەمەلیان پێ ناکرێ بێژگە لە نزیکی 18 مەسئلە نەبێ باقەکەی تری هەموو ئەوانە عەمەلیان پێ ناکرێ و عەمەل بەو فتوا تازانەیە کرێ کە
لە میسرا داوێتی بۆیە فتوا هەمیشە لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر لە بیئەیەکەوە بیئەیەکی تر لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترە گۆڕێت حتا لە کەسێکەوانێ پیاوێک چووە خزمەتی پێغەمبەر ساوسم ئەبوو قوحافە باوکی حەزەتی ئەبوو بەکر عمری 80 ساڵ بوو سەر و ڕیشی هەموو سپی بوو وتی ئەی پێغەمبەری خوا ساڵ سەلەم دروستە من ئەم سەر و ڕیشەم سپی بووە بۆ یکەم بەڕەش پێغەمبەر فەرمی نە دوای چەند ڕۆژێ گەنجێکی وەکو جەناب عمری 25 ساڵ بوو هاتە خزمەتی پێغەمبەر ساڵ سەلەم فەرمی ئەی پێغەمبەری خوا سەر و ڕیشم لەی سپی بووە ئەتوانم بۆ یکەم بەڕەش پێغەمبەر ساڵ سەلەم فەرمی بەڵێ سەحابەکان عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا تۆ 3 ڕۆژ لەمە و پێش ئەبوو قوحافە هات ڕێگەت پێ نەدا بەڵام ئەم ڕێگەت پێدا فەرمووی ئەبوو قوحافە خۆی پیرە ئەسڵ ئەوەیە سەر و ڕیشی سپی بێت ئەم گەنجە ئەم کوڕە گەنجە ئەسڵ ئەوەیە سەر و ڕیشی ڕەش بێ لەبەرەوە ئەها فتواکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ مادام ئەو شتە لەو شتانە نەبێت کە پێوتێت ثەوابیت لەو شتانەیە کە پێوترێ متغیرات خۆ دیارە اجتهاد لا اجتهاد في مورد النص ئەوەی کە نصی صریحی لەسەر بێ قەطعی دیلالە بێ مەجالی اجتهادی تیانە بەڵام ئەوانەی کە مەجالی اجتهادی تیانە کە نصێکی صریح یا قەطعی دیلالە نییە یان پێ ئەوترێ متغیرات من پێم وایە ئەوانە ئەو فتوا دەگۆڕێ بە گوێرەی زەمن چونکە ئێستا دەیان سەدان مەڵە و معاملە هاتۆتە پێشەوە کە ئەو معاملانە هیچیان لە سەردەمی پێغەمبەر سەڵسەڵ نەبوون لە سەردەمی پێشەواکانە ئیمامی شافعی و ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی مالیکا نەبوون هەموو ئەوانە پێویستیان بە بۆچوونی تازە و نوێ و هەیە بۆیە بەڕاستی ئەو کەسەی کە هەڵ ئەسێ بەکاری فتوا ئەبێ ئاگاداری فقهی قەدیم و تازەیش بێ ئەبێ ئاگای لە فقهی واقع بێ ئاگای لە فقهی مەئالات بێ فقهی موازنە لە بەرامبەرینی مەصالح و مەفاسید بێ بۆ ئەوەی بتوانێت خزمەت بە مجتەمع و کۆمەلگاکەی بکات بەڵێ ماوەسا پرسیارێکی تر و عەرزەکەم پێم خۆش وەکو ئامۆژگاریەک بەڵام بیتەوە ئەم هەموو وردەکاریە جەناب و باس کرد لەسەر مۆزوع یەک فتواگەر کەسێک بیدا عالمێ بیدا بەڵام سیرەکەین لەم ڕۆژگارەی کە ئێمە تیاژین زۆر جار لەسەر قسەیەکی ئاسایی کە کەسێک کەسایەتیەک ئەیکات یا لەسەر کۆبنەوەیەک مەسەلەن کەسایەتێکی دیاری مسلمان لەگەڵ کەسێکی غیرە مسلمانە دانیشێ کابرا زۆر پێی ئاسایی ئەڵێ لەسەرەوە کافر بۆ فلانە کەس ینی کافرکردنی خەڵکی زۆر ئاسان بووە لەم ڕۆژگاری ئێمە بە قسەی خەڵک لە کاتێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە ئەو هەموو منافقەی ناسیوە خۆی بەڵام کەمترینیان ئێمە ئێستا لەوەچە بە پەنجەی دەست بژمێرێن کە ئێمە بزانین چێ بوون و بەیان کرابن بۆ ئەو کە ئەو هەموو کەسەی بەوەحی زانیوە کە ئەمانە منافقن بەیانی نەکردوون ئایا ئەم کەسانە لە چ بوێریەکیان تایە لەسەر شتێکی زۆر ئاسایی بە کابراڵێ کافر بۆ نمونە یەکەم خۆی بەڕاستی ئەمڕۆ دیاردەیەکی زۆر خراپ هەیە کە ئەویش بریتە لەوە هەر کەسی هەڵەستی و فتوا ئەدات ئەمە دیاردەیەکی خراپە چونکە وەکو باسم کرد فتوادان توقيع عن الله يعني تۆ لە باتی خوا توقعی ئەەکەی مۆری ئەەکەی ئیمزایەکەی کە ئەڵێ ئەم شتە ئاوایە فتوا مەسئولێتی دنیا و قیامەتی تایە حتا ئێمە ئێستا لە کوردستانە باوەڕمان بە فتوای فەردی نییە چونکە ئەگونجێ فەرد تووشی هەڵە ببێت زیاتر باوەڕمان بە فتوای جەماعی هەیە مەسەلەن ئێستا کە ئێمە فتوا ئەدەین لە لیژنەی فتوا هیچ کات لە 5 کەس کەمتر دانانیشین ئێمە بە تایبەتی ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان کە دایانیشین بێجگەلەوەی کە کۆمەڵێک لە گەورە مامۆستایانی کوردستانی تایە بەلای کەمەوە 6 کەس 7 کەسیان دکتۆریان هەیە لە فقهی ئیسلامی لە شریعەتی ئیسلامە فتوای وا هەیە ئێمە 3 مانگ لێ کۆڵینەوە ئەو کاتە بڕیا لەسەر فتواکە ئەدەین لە بینی خۆمانە دەیان جار دەردەشەیەکەین گفتوگۆیەکەین بریاری لەسەر ئەدەین لەبەرەوە فتوادان فتوایەکی زۆر قورسە بە تایبەتیش یەکێک لەو دیاردە ناشیرانانەی کە جێگەی داخە بریتە لەوەی کە مسلمان دژی مسلمان بخوێنێت یا مەسەلەن مسلمانێ یەکسەر بێ نسبەتی تەفسیق و بیدعە و ئەمانە بدا بۆ لای یەکێکی تر یا بەلای کەمەوانێ دێت چی ئەکات ئەچێ تەکفیری ئەکات بە تایبەتی مەسائلی تەکفیر مەسئلەیەکی زۆر گەورەیە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فەرموویەتی هەر کەسێ بە یەکێ بڵێ کافر
ئەگەر کافر نەبێ کوفرەکە بۆ خۆی گەڕێتەوە آخر ئەگەر ئەم کەسە کافریش بێ تۆ 100 ساڵ پێی نەڵێ کافر خوا محاسبە ناکە لە ڕۆژی قیامەتە بۆ پێنەوتووە کافر بەڵام خوا نەخواز ئەگەر کافر نەبێ و تۆ پێ بڵێ کافر کوفرەکە بۆ خۆ دەگەڕێتەوە ئەها تووشی لێ پێچینەوەی قیامەت دەبیت بۆیە ئەم دیاردەی تەکفیرکردنە ئەم دیاردەی تونڕەویە دیاردەیەکە کە ئیسلام هەڵقوڵاوی ئاینی پیرۆزی ئیسلام نییە ئەمە پێم وایە هەڵقوڵاوی ئەو ئینسانە شخصەکان خۆیەتی بە تایبەتی غەیبەتکردنی مسلمان خوای تەعالا هاتووە غەیبەتی لە یەکێک لە گوناها گەورەکان هەژمار کردووە چۆن ئەبێ من ڕێگە بە خۆم بدەم ئیجازە بە خۆم بدەم غەیبەتی برایەکی مسلمان خوشکێکی مسلمان بکەم لە کاتێکا کە لە حیزبەکەی منە لە جەماعەتەکەی منە لە ڕیزەکەی منە نییە ئەی باشە من چۆن شەو خەوم لێ بکەوێ لە کاتێکا ڕێگە بە خۆم بدەم بێم بە چاوێکی کەم باسی برایەکی مسلمانم بکەم ئەم دیاردە بەڕاستی دیاردەیەکی خراپە کە بەعزێک تی کەوتون مەسەلەن بە تایبەتی لەم تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەم فەیسبوک و ئەمانە قسەی ناشرین وتن گوێندان تەکفیرکردن تەفسیقکردن ئەمانە شتانێکن کە من پێم وایە هەر کەسێک ئەوانە بکە لە ڕۆژی قیامەتا تووشی لێ پێچینەوەی ڕۆژی قیامەت ئەبێت و گوناهیشی کردووە و پێشم وایە تەئسیر لەسەر ئیمان و باوەڕەکەی هەیە ئەو کەسانە بەڕاستی ئەگەر خاوەنی ئەو جۆرە هەڵس و کەوت و بۆ چوونانە بن ئەبێ لە ڕووی ئیمانەوە مراجعەیەکی باشی ئیمانی خۆیان بکەن بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام هەڵقەیەم جاری بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی شافعی بەڕێز دکتۆر ئەحمەدی شافعی لە یەکێک لە گوندە جوانەکانی کوردستان لە شاری پێنجوێن لە گوندی بەهێەوە بەم شێوازە کۆتایی پێات تا دیدارمان لەگەڵ کەسایەتێکی تری هەرێمی کوردستان بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ